مامۆستا نەجمەدین سڵاو لەبێ ئەمڕۆ لێرین لەسەر سێتی یەکێک لەو بەرهەمە نیشتیمانیانن کە ئەمڕۆ بەنیازن تۆماریکن پێم بڵێ چۆن بیری کردەوە لەوەی لەم ساتە وەختەیە بەرهەمێکی وا تۆمارکەیت لە ڕاستیدا هەر ئاڵۆزیەکان لە ڕۆژاوای کوردستان دەستی پێکرد من لە فکرێوا بووم لە توێژەکانە کە لە ڕاگەیان نەکبووم شاعرەکانم داسپارت کە شێرێکم بۆ سەبارەت بەم هەلوو مەرجە بنووسن ئیتر کۆمەڵە شێرم بوات یەکێکیم هەڵبژارد کە هی خات و سەحەر مەعیزیە کە بۆم هەلوو مەرجەیە هەڵبەستێکی نەتەوەی کە خۆم ئاوازەکەم دانا و کاکە نزار هەڵسا بە دابەشکردنی و ئەو گروپە جوانە موزیکیان تۆمار کرد و کۆمپانیای شاری بابان هەستا و بە سپۆنسۆری شەکەوە کورسات وەکو هەمیشە هاوکارمان بووە تەسویری سرودەکە کە هیوادارم بە زووترین کات ئامادە بێت و بێتە ورەیەک بۆ شەقامی کوردی کە بەڕاستی جێگەی خۆشحاڵێکە جارێکی تر هەستی نەتەوەی بۆ شەقامی کوردی گەڕایەوە و هەروەها ڕاگەیانەکانیش بە ڕۆڵی خۆیان هەستانەوە جێگەی زۆر خۆشحاڵیە بوو. باس لەوە کرد کە ژمارەیەک لە تێکست هۆنراوە پێشکەشی تۆ کراوە تاوەکو بیکەیتە بەرهەمێک چ جیاوازیەکی ئەم هۆنراوەیە هەبوو لەگەڵەوانی ترە؟ لە ڕاستیدا من زۆر سەختگیرم لە هۆنراوە بەڕاستی ئەمەی کە هەڵم بژارد بۆ ئەم هەلوو مەرجا گونجێ هەستێکی نەتەوەی جوانی تایە ئەتوانێت ورە بەخش بێ بۆ شەقامی کوردی و هەروەها تەسکینی بێ بۆ بنەماڵەی شکۆبانە سەربەرزەکان. تا چەند گرنگە لەم دۆخەیە هونەرمەندان هەڵوێستیان هەبێت لە ڕێگەی بەرهەمەکانیانەوە؟ زۆر گرنگە بەڕاستی هونەر ڕۆڵی زۆر گرنگە بێنێ ئەتوانێ دەنگی شەقامی کوردی بەگوێ دنیا بگەێنێ هونەر و هونەرمەند ویژدانی کۆمەلگایە هیوادارم ئەو کەسانەی کە توانایان هەیە لەم بوارە بتوان کاری بەپێست تۆمارکەن و بڵاوی بکەنەوە. کاتە توانین بڵێن پامی تۆ لە ئێستاە چییە؟ پەیامی من ئەم یەک ڕیزیە کە بەڕاستی ئێستا لە شەقامی کوردیا پێکاتووە دیارە بە گەلی ئێمە ئەو یەکگرتنەی پێکەنا هیوادارم لایەنە سیاسیەکانیش ئەو هەنگاوە بگۆزنەوە لەگەڵ گەلی خۆیان هەبن بڕوایان بە گەلی خۆیان هەبێ بەڕێز مەزلوم عەبدی ئەو دروشمادا کە کوردستانە بێ خۆمان بیپارێزین منیش داوا لە ملەتی کوردەکەم کە ئەو دروشمە لە خۆپیشاندانەکانیشە هەڵگرن ئێمە نامانەوێت تێکەڵاوی هیچ جێی شەوێن ئیسە تێکەڵاو نەبووین ئاوامان لەکەن بێ دیارەوە تێکەڵاو بین بڕواتان بە هیچ کەس نەبێ بڕواتان بە هیچ عەشایرێک و هیچ شینێکی تر نەبێ دیارە ملەت ئێمە ڕەگەز فەرستین لەگەڵ هەموو نەتەوەکانە پێکەوە ژیانمان بووە بەڵام بڕوامان بە خۆمان و بە گەلی خۆمان هەبێ سەرکەوتن نزیکاگەر ئەم هەڵویستەمان هەبێ. لە نەورۆزە هیچ چالاکێکتانە بێ لە قەندیل؟ لە نەورۆزە ئەم ساڵ نەورۆزێکی زۆر گەورە بێ لە قەندیل لەو جۆرەی کە چاوەڕێکرێ زیاتر لە 10,000 کەس قرارە بێ منیش بانگەشتن کراوم لەوێ ئامادە بم هیوادارم کوردستانیانیش بە جۆش و خۆشێکی تەواوە تا ئەو کاتە ڕۆژهەڵاتیش ئازاد بێ سەقامگیری بگەڕێتەوە بۆ ڕۆژاوایش ئەو کاتەی تر زۆر خۆشترە بێت هیوادارم لەوێ لە کناری گەلی خۆما بتوان و کۆمەڵی بەرهەمی جوان پێشکەشن. کاک نزار سڵاو لەبێت ئەمڕۆ سەرقاڵی تۆمارکردنی بەرهەمێکی نوێن بە مامۆستا نەجمەدینی غوڵامی پاسێکی بیرۆکەی کارەکەمان بۆ بکەیت. بەڵێ بەخێر بێن سەر و سەرچاو لە ڕاستیە ئەم بەرهەمە مامۆستا نەجمەدین ماوەی چەند ڕۆژێک لەمەوبەر ئەو هۆنراوی بۆ ناردەمەتی حەزەکەم ئیشی بکەین بۆ ئەم بەرخودانەی کە ئێستا لە ئارایە و بە تایبەت بۆ ڕۆژئاوا و یەکگرتنی کوردستان کە هۆنراوەکەم خوێنە هۆنراوەکە زۆر سەرنجی ڕاکێشان باسی یەکگرتن و یەکپارچەی خاکی کوردستانەکە ئاوازەکە ئاوازی مامۆستا نەجمەدینە مۆسیقاکە بەندە ئامادەم کردووە و گروپی مۆزیکی لۆر بەرهەمەکەمان ئامادە کردووە لە ڕاستیە ئەم بەرهەمە خۆتزانی تۆزێ ئەرکی قورس بوو وەکو سرودەکانی تر نەبوو پێویستی بە وێنەگرتن بوو پێویستی بە کۆمەڵێ و پێداویستی بوو بۆیە بەسپاسەوە ئێمە هەموو جارێک کە بەرهەمێکەکەین یەکەم شوێن کە لە دەرگای کورساتین کورسات هەمیشە بە سنگێکی فراوانە و ئامادەی پیشانە کە وێنەگرتنی بەرهەمەکە هاوکارمان بێت و بگرێتە ئەستۆ و لە هەمان کاتە زۆ سپاسی گروپی کۆمپانیاکانی دایک و پرۆژەی
شاری بابانەکەین کە لە چوارچەوەی پرۆژە خزمەتگوزاریەکانیان و هاوکاریەکانیان و کەمپینانی کە ڕایانگەیاندووە و بەشداریش بوون لە کەمپینی یەکدەنگی کەناڵی کورساتە بۆیە ئەمەش لە چوارچەوەی ئەو کەمپینەیە کە مادام بۆ ڕۆژئاوە بۆ بەرخودانی کوردستانە ئێمە ئامادەین وەکو سپۆنسەر بین و هاوکارتان بین و سپۆنسەری ئیشەکە بکەین. ئیشەکە خۆشبەختانە لە ماوەیەکی کورتە ئامادەکرا و هەموو ژەنیارەکان و هەموو برادرانی گروپ و ستافی وێنەگرتن و کورسات و کۆمپانیا و هەمووی چۆنەڵی خۆبەخشانە و بە ڕوتینێکی زۆر گەرمەوە هاتنە پێشەوەی کە بتوانین لە کاتێکی گونجاوە ئەم سرودەژۆک و هاودەنگیەک وەکو پاڵپشتیەک بۆ بەرخودانی کوردستان و بەتایبەت ڕۆژئاوا و بەتایبەت پارچەکانی تری کوردستان و یەکگرتنی کورد لەسەر و هەموو شتێکەوە سرودەکە خۆشبەختانە هاتە بەر هەموو ئەمڕۆوە تۆمارەکرێ ئینشەڵڵا بە نزیکترین کار لە شاشە جوانەکەی کورساتەوە بڵاوکرێتەوە. باسی ستایلی جلوبەرگی گروپەکەتانمەوە کە من ئەمڕۆ بە شێوەیەکی جیاواز ئێوە ئەبینم. بەڵێ ئێمە بڕیارمانە کە وەک پاڵپشتێک بۆ شەڕوانان هەموو مانجلی شەڕوانان لەبەرکەین لێرە بۆیە ئەو ستایلی کە هەیە و جلوبەرگی شەڕوانانە و لە هەمان کاتە ئێمە دەستپێکی کارەکەمان بە کەزەی ئەو خاتونە بچکۆلێکمان لەگەڵایە کە کەزەیە کە بڕن سەدی تر و هەزاری تر دروستەکەینەوە دەستپێکی کارەکەمان بەو کەزەیە دەبێ ئەویش وەکو کچێکی بچکۆلەی کورد کە بەشدارە لەگەڵمانە خاتونێکی بچکۆلەیە کەزەی بۆ ئەکرێ هاوکارەکانمان خاتونەکانی گروپ لەگەڵمانە هاوکارە بن پێکەوە هەمومان بۆ جلوبەرگە و بە هێمای کەزێ و بە ئاڵای کوردستان و بە یەکریزی و یەکپارچەی کوردستانەوە ئەمانەی ئەم سرود دەبێت بە دەستپێکێکی نوێ بۆ یەکگرتنێکی گەورەتر و یەکریزیەک و یەکپارچەی خاکی کوردستان. سڵاو لەبێ وەکو ئەندامێکی گروپی موزیکی لور تا چەند بە گرنگە زانیوە وەکو هەڵوێستێکی خۆت بەشداری ئەم بەرهەمە بکەیت. سڵاو لە ئێوەش بێت من وەکو ئەندامی گروپی موزیکی لۆر بەپێویستمان زانی کە ئەمڕۆ لەم بەرهەمە تایبەتەیە کە وەکو مێژوویەک ئەمێنێتەوە هەم پشگیریەکە بۆ کۆبانی پشگیریەکە بۆ کورد ئێمە وەکو هونەرمەندان زۆر گرنگە بەلامانەوە کە هەمیشە دڵنگی ئەومان هەبێت بڵین کورد هەمیشە زیندووە ئەو پەیامە بگەێنین بە هونەرەکەمان کە کورد بێدەنگ نییە کورد هەمیشە مێژوویەکی تایبەتی هەیە و ئەمێنێتەوە و هەمیشە سەرەکەوین. باسێکی ستایلی خۆکۆڕینی ئەم ڕۆسمامە بکەیت بە چ شێوازێک ئامادەک؟ ئەم ستایلە بە شێوازێکی شەڕوان کە ئەمڕۆ ئامادەمان کردو و لەبەرمان کردووە و خۆشمان بە خۆشحاڵە زانین کە بەم شێوازە بەم جلوبەرگە کوردیە بەم جلوبەرگە مێژووی با بڵین کوردیە کە ئێمە ئەمڕۆ ئەم بەرهەمە پێشکەشەکەین پێوەی. سەرکەوتن یەکریزیە و یەکگرتن کەلهڕول و ڕوسۆران هەورە مزازە گۆران کەلهڕول و ڕوسۆران هەورە مزازە گۆران وڵات چاوەڕێمانە لا هیمەتی کوردانە دووزێ دەدوو هەر یەکە یەکگرتنێزی چەکە دووزێدی هەردوو یەکە یەکگرتنێزی چەکە